بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان یەکێتی و پارتی ڕێکەوتون لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەمڕۆیاندا لەگەڵ پارتی ڕازی بووە بە پرۆژەکەی یەکێتی و پەرلەمانی کوردستان لە 14 یان 15 مانگە کارا دەکرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دڵشاد حسێن ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە سعید تەرکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسەدەکەی سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. یەکێتی و پارتی ڕێک دەکەون لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ئەمڕۆیاندا پارتی وێچێتی ڕێککەوتون لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کە دەکاتە 14 مانگە. ئەمە لە کاتێکدایە پێشتریش بەرپرسانی یەکێتی ڕۆژی 12 و 14 مانگی ڕابردوویان دانابوو بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە ماڵپەڕی فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە پارتی ڕازی بووە بە پرۆژەکەی یەکێتی و ڕۆژی 14 یان 15 مانگە پەرلەمان کارا دەکرێتەوە. بە پێی زانیاریەکانی یەکێتی و پارتی لە چەند ڕۆژی داهاتوو پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان تاوتوێ دەکەن. پرۆژە حەوتخاڵێکی یەکێتی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بریتیە لە ئەموار یاسای سەرۆکاتی هەرێم دەستوری هەرێم و دانانی سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و غاز و دەرکردنی یاسای ڕیفراندۆم و ڕێخستنەوەی سیستەمی موچە و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و سیستەمی سیاسی. باپەی زانیاریەکانیش لە کۆبوونەوەی وەفدی یەکێتی لەگەڵ کۆمەڵ و گۆڕان هەردوو لە خاڵەکانیان بەلاوە پەسەند بووە و بەڵام میکانیزمی جێبەجێکردنی پرۆژەکەی یەکێتی ڕوون نییە. پێشتریش کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی ڕوونی خۆی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ڕاگەیاندووە و داوای کردووە پەرلەمان بە دەستەی سەرۆکایەتی ئێستا درێژە بە کارەکانی بدات و ئەرکی یاسایی و چاودێری خۆی ئەنجام بدات. دوای ئەوەی پەرلەمانی کوردستان لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پەکخرا چەندین دەست پێشخەری هەبوون بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەڵام هەمویان بێ ئەنجام بوون. لە ئێستاشدا یەکێتی پرۆژەیەکی حەوتخاڵی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئامادە کردووە و تا ئێستاش 5 لایەنە سەرەکیەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتن بۆ کاراکردنەوەی پەرلەمان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک دڵشاد بەخێر بێنەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین چۆن لە ڕێکەوتنی یەکێتی و پارتی دەڕوانن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. لە ڕاستیە یەکێتی و پارتی پێشتر ڕێکەوتنیەک و یا یەک تێگەیشتنێکی پێشوەختیان هەبووە بۆیە ئەم کۆبوونەوەیە مفاجعە نەبووە و لە کۆبنەوەکانی پێشووتریان یەکێتی و پارتی تێگەیشتنێکیان هەبووە بۆ ئەوەی ئەگەر بێت و لایەنەکانی کە بەتایبەتی کۆڕان و کۆمەڵ لەگەڵیان نێن بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئەمان پەرلەمان کارا بکەنەوە بەناوی زۆرینەوە پەرلەمان کارا بکەنەوە. ئەمە بەشێکێتی بەشی دووهەمی یەکێتی ئەو پرۆژە یا بڵێن ئەو حەوتخاڵی هێنا بۆ بەردەم گۆڕان و کۆمەڵ بۆ ئەوەی ڕای ئەوان وەرگێت لە ڕاستیە ئەو خاڵانە زۆرێک لە داواکانی گۆڕان و کۆمەڵی تێدا بوو بەڵام جیاوازی لە نێوان یەکێتی یا وەڵامدانەوەی یەکێتی بۆ گۆڕان و کۆمەڵ و کۆبنەوەی لەگەڵ پارتی ئەوە چاوەڕێ ئەنجامەکەی ئەوەین ئاخۆ ئالێت یا میکانیزمی جێبەجێکردنی ئەو خاڵانە چۆنن و ئەبێ پێشتر ئەمە ڕێکەوتنی سیاسی لەسەر کرێ بۆی زمانێک کرێ بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانەی کە ئەمڕۆ پارتی پەسەندی کردوون لە خاڵەکانی یەکێتی و خاڵەکانی یەکێتی تێکەڵکێشە لە نێوان ئەو خاڵانەی کە گۆڕان و کۆمەڵ داوایان کردووە لەگەڵ ئەوانەی کە خوان ڕویان لەگەڵیان هەیە و لەگەڵ چەند خاڵێکی پارتی پێکەوە تێکەڵکەشیان کردووە خاڵانیان گەڵاڵە کردووە و ئەمڕۆ کە دوا کۆبنەوەیان کردووە ئەوان ڕێکەوتون لەسەرەوەی 14 مانگ ئەگەر گۆڕان و کۆمەڵ ڕازی نەبن لەگەڵیان بێنەوە پەرلەمان کارا بکەنەوە ئەوان پەرلەمان کاراکەنەوە بەڵام هێشتا کۆبنەوەکانیان لەگەڵ گۆڕان و کۆمەڵ دەستی پێ نەکردو بزانین بە چ ئەنجامێکە. یعنی پێ دووە لە چەند ڕۆژیاندا لەگەڵ هەم کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و توێش بکەن بە فەرمی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان. پێم وایە لە دوو سبەیەوە دەسەکەن بە توێش لەگەڵ کۆبنەوەی سێقۆڵی لەگەڵ گۆڕانەکەن پارتی یەکێتی گۆڕان پاشان لەگەڵ کۆمەڵیش
و لەسەر قسەکردن لەسەر ئالێت یا میکانیزمی جێبەجێکردن ئەمە یا بۆ هێنانەکایی ڕێکەوتنێکی سیاسی پێشەوەی بچین پەرلەمان کارا بکەینەوە چونکە تێڕوانینی کۆمەڵ و گۆڕان جیاوازە لە بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە تێڕوانینی پارتی لەوە لە تێڕوانینی یەکێتی و ئەم خاڵە هاوبەشانە کە کراون لە دوو سبەیەوە پێچی ئەوان وەفدی هاوبەشیان یەکێتی و پارتی پێکەوە لەگەڵ گۆڕان کۆبنەوە پاشان لەگەڵ کۆمەڵیش کۆبنەوە پێم وایە پێش ئەو کۆبنەوە ئەبێ کۆمەڵ و گۆڕانیش هەماهەنگیان هەبێ چونکە خاڵەکانیان هاوبەشن خاڵی مشتەرەکن و داواکاری مشتەرەکن بۆ ئەوەی پێکەوە بتوانن بە دیدێکی هاوبەشەوە لەگەڵ یەکێتی و پارتی کۆبنەوە بۆ دروستکردنی میکانیزمی جێبەجێکردنی ئەم خاڵانەی کە پارتی لەسەر ڕێکەوتەوە بۆ ڕێکەوتنێکی سیاسی نوێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان. سوپاس دەکەم دواتر ڕێمولای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای مامۆستا سعید. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ڕای بەڕێزتان چێ لەسەر ئەو ڕێکەوتنەی کە باز دەکرێت کە ئێستا لە نێوان یەکێتی و پارتی کراوە بەتایبەت لەسەر پرۆژە حەوت خاڵێکی یەکێتی نیشتیمانی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئێوە پێتان وایە دەبێت چۆن پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە میوانە بەڕێزەکەت و لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بنسبەت ئەو ڕێکەوتنی ئەو ڕۆکە لە نێوان پارتیان ئەو دانووسن لێوان پارتی و یەکێتی کراوە پێمەوە چاوەڕوان کرا بووە کە دانووسن لە نێوانیان بکرێتن وە تا ڕادەیەکیش لەوانەیە ئاگاداری کۆمەڵک لە پرۆژەکانی یەکتر بن و ئەم خاڵانەی کە بەنسبەتەوەی کە یەکێتی حەوت خاڵی کردوتە پرۆژەیەک و خستۆتە بەردەمی کۆمەڵ و گۆڕان و ئەخیرنش گەڕاوەتە بۆ لای پارتی پێمەن وایە کۆمەڵێک لەو خاڵانە ئەم خاڵانن کە لە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی و لە پرۆژەی گۆڕاندا هەبوون بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی یان وەکو میلەتی ئەم هەرێمە پێمان وایە میکانیزمی جێبەجێکردن و شێوازی جێبەجێکردنەکە ئاستەنگە ئەگەرنا ئێمە پێمان وایە ئەو خاڵانە شتی جوانن شتی ڕێکن بەڵام شێوازەکەی و جێبەجێکردنەکە و میکانیزمەکەی بە چه ئالێتێک جێبەجێ دەکرێت ئەمانە جێگەی گفتوگۆ قسەکردن لەسەر. بەڵێ بەڵام جیاوازی چییە مەسەلەن کە بەڕێزیان خاڵی هاوبەش چییە لانی کەم لە نێوان پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی ئەو پێنج خاڵی کە کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاندبوو و ئەو پێنج خاڵی کە پێشتریش بزنەوەی گۆڕانیش ڕاگەیاندبوو خاڵی هاوبەش و جیاوازیان چییە و پرۆژانە؟ خاڵی هاوبەش ئێمە باسی کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت ئێمە پێمان وایە وەکو لە پرۆژەی خۆمان داهاتوو کاراکردنەوەی پەرلەمان و ڕێگەدان بە دانانی یاسا و چاودێریکردنی هەموو دام و دەستگا و هەموو یاساکانە کەمە ئیشی پەرلەمانە بەڵام ئێمە بڕوامان بە کاراکردنەوەی پەرلەمانێکیە کە یاساکان جێبەجێگە بڕوامان بە پەرلەمانێک نییە ئەگەر خوا نەخواسە بە فرتوفێڵ یان بە نیوەچڵی کارا بکرێتەوە خۆ لە پرۆژەی یەکێتیش داهاتوە بە کاراکردنەوەی پەرلەمان بەڵام ئایا پەرلەمان چۆن کارا بکرێت بە چه شێوازێک کارێت بە چه ئالیەتێک یان بە چ تەوافقێک بە چه ڕێکەوتنێک پەرلەمان کارا دەکرێتەوە؟ بەڵێ زۆر باشە بەڵام ئێوە لەگەڵ ئەمە خاڵێک فەرموو خاڵێک بەڵێ فەرموون مامۆستا. خاڵێکی تر بەنسبەت بژێوی خەڵک موچەی خەڵک ئێمە وەکو لە پرۆژەی خۆمان داهاتوە باس چاکردنەوەی بژێوی خەڵکو و موچەی خەڵکو و ئەوەی کە بە ناوی پاشەکەوت لە فەرمان بەران بڕدراوە کە بەڕاستی ئەم پاشەکەوتە بگەڕێنرێتەوە و چارەسەر بکرێت و خاڵێکی تریان یاسای سەرۆکایەتی هەرێم کە لە پرۆژە هەردوو لامان داهاتووە دیسان یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە لە پەرلەمانەوە. ئەمە خاڵێکی تر خاڵێکی تر کار زۆر گرینگە میشکە پرسێکی نەتەوەی پرسێکی ترە هەش باسی ڕیفراندۆمە خۆ دەبێ ئەمیش هەمان شت دیسان لە پەرلەمانەوە بەڕاستی یاسای بۆ دەرکرێت و خاڵێکی تر کات و شوێنی هەڵبژارنەکان و ئەو هەڵبژارنێک کە
لە 4 ساڵجارێک لە هەرێمی کوردستان ئەنجام درێت دیاری بکرێتن و هەموو لایەک متفق بین لەسەر کاتەکەی و درێژە نەکرێتەوە پڕ وەکو بڵێ هەڵبژاردنەکان ئەنجام نەدرێت یان ئەوەتە کۆسپێک بۆ دروست بکرێت یان بە هەر هەنجەدێک و بە هەر گرفتێکی زۆر باش کەواتە مامۆستایەوە ئەو پرۆژەکەی کێتی کە بەڕێز دەڵی خاڵیاوە بەشیە بۆ لەگەڵ ئەم خاڵانەی ئێوەش پێ دوایە پرۆژەیەکی پەسەندە ئەگەر بەڵام زەمانەتی جێبەجێکردنی نییە پرۆژەیە ئێمە وەکو خۆمان پێمانای پرۆژێکی پەسەندە دەستخۆشیش لەو هەڵویستەی یەکێتی دەکەین هەڵویستێکی نوێیە بەڵام دەوێت بزانین کامە تاگلانەیە ئەوە پرۆژی یەکێتیە و بەڵام پێمان وایە دەبێت تەوافقی لەسەر بکرێت و دەبێت هەموو لایەک ڕێک بکەوین لەسەری ناکرێت بەڕاستی ئێمە بین بڕیار بدەن بە کارەکردنەوەی پەرلەمان بەڵام بۆ چەند مانگێکی تر پەرلەمان بە هەمان بارودۆخی پێشووتردا بڕۆ بە هەمان کۆسپ و بە هەمان تەگەرەدا بڕۆ پێمان وایە ئەمە دەبێت بۆ هەموو لایەکەوە دەبێت متمانەیەک دروست بکەین لێنەوە خۆمانەوە بۆی بتوانین پەرلەمان کارە بکەینەوە بەڵێ سپاس دەکەم دواتر ڕێم و لای بەڕێزت کاک دڵشاد بەڕێزت باست لە هەمانگی کۆمەڵ و گۆڕان کرد پێش کۆبوونیان لەگەڵ یەکێتی و پارتی بۆچی گرینگەم دوهێزە هەمانگیان هەبێت بەرلەوەی کە کۆبوونەوە کە بەڕێزت باس کرد ئەم دوهێزە پرۆژەکانیان یا تێڕوانینیان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان زۆر نزیکە لە یەکەوە وەتوان بڵێم هاوڕان ئەو خاڵانی پێشکەشیان کردووە چ لە بژێوی هاوڵاتیانە تا سیستەمی حکومڕانی تا هەموو ئەو خاڵانەی کە پێکەوە خاڵی زۆر مشتەرەکەن و زۆر هاوڕان و ئەم دوهێزە لە دوای بڵێن داخستنی پەرلەمانەوە یا کودەتای پەرلەمانەوە هەڵوێستا نزیک بۆ لە یەکەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و پێکەوە پێشتریش یاسای سەرۆکاتی هەرێمیان هەمواری یاسای سەرۆکاتی هەرێمیان لەگەڵ دوولانی کەس سێلانی کەش پێشکەش کردووە بەڵام کۆمەڵی ئیسلامی هەتا ئێستا وەک بستنەوەی گۆڕان پابەندە بەو پرۆژه یاسایی کە بۆ یاسای سەرۆکاتی هەرێم پێشکەشی کردو ئەگەر لایەنەکان پاشەکشەیەکیان لە شتێکا کردبیان نەکردبیە گۆڕانکارێکی بەسەراتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ گۆڕانکاری لە تێڕوانیان لەو بارەوە ڕوونەیەوە و ئەم خاڵە مشتەرەکانی لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بستنەوەی گۆڕان هەیە و ئەکا هەماهنگگییان هەبێ بۆ جێبەجێکردنی ئەو تێڕوانی کە ئەو تێڕوان هاوبەشەی هەیەە بۆ کارەکردنەوەی پەرلەمان و ئەو پرۆژانی کە پێشکەشیان بەڕێزی وتت کە جیاوازی هەیە لە تێڕوانینی گۆڕان و کۆمەڵ لەگەڵ تێڕوانینی پارتی لەگەڵ تێڕوانینی یەکێتی نێستا جیاوازەکان چین بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە ڕاستە جیاوازەکان وازحن ئەگەر سەرەتا پارتیویست پەرلەمان تەنها کارا بکرێتەوە بۆ مەسەلەی ڕفراندۆم بۆی شەرعەت بە ڕیفراندۆم بە ینی پەرلەمان سەرەتا قسەکان لەسەر ئەوە بۆ پەرلەمان یەک کۆبنەوە بکات و پرۆسی سیاسی بۆ شکلیان کارا بکرێت و بڵێن بە جیهان بڵێن بە ناوخۆ بڵێن ئەوە ئێمە پەرلەمانمان کارا کردەوە و کۆتایی هات بیانەکانیان ئەوە شەڕ بوون یعنی ئەو بیانوە نامەنتەقیانەی کە هەیەیان بوو بۆ ئەو دۆخە ئەمە کارا بکەنەوە پاشان یەکێتی نیشتیمانی کە هەم ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بستنەوەی گۆڕان هەیە و هەم کۆمەڵی خاڵ لە ڕێکەوتنەکە هەیە ئەوش مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان مەسلەی پاڵپشتی بۆ مافی چارەنووسی هەرێمی کوردستان بە مەسلەی ڕفراندۆمیشەوە لەگەڵ عەدالەتی ئیجتیماعی لەگەڵ شەفافیت هەموو ئەمانە ڕێکەوتنەکانە هەبووە و ئەمە وای کرد یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا زۆر بەجددی بەدەم داواکارەکەی پارتیەوە نەڕۆی چکە پارتی پێم وا بوو لە یەک کۆبنەوە بە تاکلایانە خۆی بڕیاری ڕیفراندۆم و مۆعیدەکەی داوە تا ماوەیەکی زۆر هەتا ئێسش بە ڕسمی یەکێتی نوێنەری لە ڕیفراندۆم بڵین کەسی لە ڕیفراندۆمەیە بەس هەر جارێ بە جۆرێک هەیەتی بۆی ئەم کۆبوونەوەی کۆتایی بە مووقفی یەکێتی هات کە تاو 100% لەگەڵ ڕیفراندۆمێ بۆ ئالێتی کە پارتی ئەوێ لە بەرامبەرە ئەم پرۆژانەی هەیە بۆ ئەوەی کۆمەڵ و یەکگرتو لایەنەکانی کەش بەشدار من لەو پرۆسا بۆ پارتی مەبەستێتی بۆ مەسلەی ڕیفراندۆم کە هەموو لایەنەکان هاودەنگ بن لەگەڵی و کۆدەنگێکی نیشتیمانی هەبێ لەسەری بۆی ئەو پرۆژە و ئەجندای کە ئەو هەیەی هەرچەند کۆمەڵ و گۆڕان
داوایان کرد کە کاتەکەی کاتێکی گونجاونیە بۆ ڕێفراندۆم هەم زمینەی ناوخۆی گونجاونیە هەم زمینەی حکومڕانی گونجاونیە هەم زمینەی ناوچەیی گونجاونیە زمینەی نێودوڵەتی بۆ ساز نەکراوە بۆی ئەم ڕێفراندۆمە دوار بخرێ بۆی سەرکەوتوو بێ و تەنانەت یەکێتیش ئەگەر ئیعلانیشی نەکا ئەویش ئەزانێت کە زمینە لە ناوچە جێناکۆکان گونجاونیە زمینەی هەرێمی کوردستان هەم بۆ ڕێفراندۆم گونجاونیە بەڵام ئەوان ئەوەی بۆ پارتی کە ڕازی ئەبن پێی کە ڕێفراندۆم لەو تەوقیتا بکرێت کە بڕیاری لەسەر درراوە ئەمان ئەچنە ژێرباری ئەوە لە مقابلەکە کۆمەڵی پرۆژە هەیە کە بۆی کۆمەڵ و گۆڕژ بەشدار من لە پێشکەشی پارتیکە و پارتی ڕازی بێ بەمانە هەمووی بەڵام ئێستا و پرۆژەکەی یەکێتی پێ دوایە زەمانەتی جێبەجێکردنی هەیە بۆ نمونە کە پێشتر پارتی لە سەریاسەی سەرۆکاتی هەرێم پەرلەمانی پەخستوکە لەم جار لە پرۆژەکەی یەکێتی تێدا پێ دوایە ڕازی بێ جارێکی تر مەسەلەن لەم پرسە تاوتوێ بکرێتەوە ئەوە ئەکرێتە سەر ڕێکەوتنی سیاسی بۆیە گۆڕان و کۆمەڵ داوای ڕێکەوتنی سیاسیەکەن پێشوەختە بچنە پەرلەمان ڕێکەوتنی سیاسی ئەگەر ڕێکەوتنی سیاسی نەبوو میکانیزمەکان و ئالێتەکان و ئەولەوێت بۆ ئەو پرۆژانە دانەنرێکە ئەچنە پەرلەمان لە ڕاستی پەرلەمان ئەکرێ هەر بۆ شتێکی دیاریکرا و کۆبێتەوە هیچ ئەنجامێکی نابێ و پەرلەمان ئەو پەرلەمانە بە ئیرادە و ئازا و چاودێر و یاسادانەرە نابێ کە لە موقعی خۆیان هەبووە بۆیە جێبەجێکردن و ڕێکەوتنی سیاسی پێشوەختە بۆ جێبەجێکردن و ئالەتی جێبەجێکردن ئەمە زۆر گرنگە و ئەمە خلافی جەوهەری نێوان کۆمەڵ و گۆڕان بەلایەک و یەکێتی و پارتی بەلایەکە چونکە ئەگەر ئەبێت و لە کۆبنەکانی داهات و لەگەڵ گۆڕان و کۆمەڵە ئەگەر ئەم زمانە نەبێ بۆ جێبەجێ ئەم ڕێکەوتنە سیاسی نەبێ پێشەوەی بچنە پەرلەمان بۆ نمونە ئێمە پەرلەمان یاسادەرەکە بۆ کوێنێر ئێمە ئەشکالەتی یاسایی سەرۆکاتی هەرێممان هەیە و ئەبێ یاسای سەرۆکاتی هەرێم هەموار بکرێ و سەرۆکاتی هەرێم چۆن هەموار بکرێ ئێمە پێمان وایە هەموار بکرێ بۆی سیستەمەکە بکرێ بە پەرلەمانی و سەرۆک لە پەرلەمان و هەڵبژێر و لەژێر چاودێری پەرلەمانە بێ و دەسەڵاتەکانی دەستکاری بکرێ پێت وایە پارتیش هەمان ڕای هەیە و پێی وایە یاسای سەرۆکاتی هەرێم تەنها بۆ هەموار کرێ بۆی بەرزانی 2 ساڵیکە بە یاسایەکی تازە درێژە بە سەرۆکاتێکی خۆی بدایە بۆ چەند ساڵێکی کە لەبەر ئەم خلافانە ڕوئەدا ئەبێ ڕێ بکەین لەسەرەوەی ئێمە چۆن ئەمانە یاسای سەرۆکاتی هەموارکەین و لەسەر و پرۆژانی کە پێشتر پێشکەشمەوە لەسەر ئەساسی ئەوانە دەست پێ بکەینەوە چونکە کێشەی هەرێمی کوردستان لە یاسای سەرۆکاتی هەرێم بۆ دەستی پێکرد و کێشە سیاسەکان هەموو تەداعیەتی کۆتایی هاتنی وادەی سەرۆکاتی هەرێم و هەموارکردنی یاسای سەرۆکاتی هەرێم بوو بەڵام پێ دوایە تا 4 ڕۆژی تر ئەولانە بگەنە ئیتفاق مەرج نییە تا 4 ڕۆژی تر 4 ڕۆژی تر ئەمە کۆبوونەوەی ئەگەر بێت و ئەم لایەنانە بگەنە ڕێکەوتنی مەبدەئی و ئالەتەکان دیاری بکەن بە چەند کۆبوونەوەی ئاکرێ بە کۆبوونەوەک بە 2 کۆبوون کۆتایی بێت دوای ئالەتەکان زەمەنەکە ئەکەێتە سەرەوەی لە پەرلەمانە چی پێشەخەن چی دوئەخەن و چی ئەولەوێتە چی ئەولێت نیە مەسەڵەن کە باسی سیستەمی موچە ئەەکەی چاکردنی سیستەمی موچە گۆڕان و کۆمەڵ پیان وایە سیستەمی ئەبێت چاکرێ وە خۆی لێبێتەوە ئێمە نازانین ئەو پرۆژەی کە حکومەت ئامادەی کردو بۆ چاکردنی سیستەمی موچە چییە ئەوش قسەی لەسەرە کێ ئەڵە سیستەمی موچە تەسبیتکردنی ئەم برینە نییە ئەم چارەکە موچە و نیموچە نییە بە شێوەیەکی قانونی و تۆزە زیاد و کەمی لێکرابێ ئێمە نازانین چونکە هەتا ئێستا پرۆژەکە ناتۆتە پەرلەمان و پەرلەمان مناقەشەی لەسەرکە و ئەبێ کۆدەنگیەکی سیاسی و ڕێکەوتنێکی سیاسی پێشوەختە بێ کە ئەبێ چاکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بەو جۆرە بێ کە لە قازانجی خەڵکا بێ و بەو جۆرە بێ کە بەپێی بارودۆخی ئابووری بۆ قازانجی خەڵک بێ و ئەو ماوەی کە لێی بڕاوە و ئەبێ قەرەبووی ئەم فەرمانبەرانە بکرێتەوە ئەو موچانەی کە ڕێبراون چونکە ئەوانە بە نایاسایی لێی بڕاوە هیچ بنەمایەکی یاسایی نەبووە و هەموو ئەمانە قسەن لە داهاتوو ئەبێ ڕێکەوتنی سیاسی لەسەرکە بۆی لە پەرلەمانە قسەی لەسەر بکرێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سەعید ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت بە بۆ چوونیەوە تاکو ئێستاش زەمانت نییە بۆ نمونە پەرلەمانی کوردستان جارێکی تر پەگ نەخرێتەوە پێ دوایە ئەو وادەیەکی یەکێتی دیاری کردووە کە لەگەڵ پارتی چواردەیە مانگ دەکرێت تا ئەو کات ئەم زەمانەتە وەربگیرێ جارێکی تر پەرلەمانی کوردستان پەگ نەخرێتەوە؟ سەبارەت بە پەرلەمان دیارە پێمان وایە تا ئێستا هیچ زەمانەتێک نییە لە کارجارێکی تر پەرلەمان بۆ بارودۆخی خۆی نەگەڕێتەوە چونکە وەکو باسمان کرد لە سەرەتاوە ئێمە وەکو خۆمان باسمان کردو لە گەیشتێتی زەمانەت چێگرێنتی چییە بۆ ئەوەی جارێکی تر پەرلەمان دەم و دەستگاکان بەرە و ئەم ئاقارە نەبرێنەوە ئەمە خاڵێک سەبارەت بە پەرلەمان. بەڵێ کەواتە پێ دوایە تا چواردەیە مانگە لایەنەکان دەگەن بە ڕێکەوتن یاخود زەمانەتێک وەربگیرێت؟ مەرج نییە پێم وایە بگەنە بە ڕێکەوتنێک بەڵام لەوانەیە دانوستان بکرێت بەڵام من هەر تێبینیم لەسەر دیاریکردنی چواردەی مانگ هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان چکە
خۆی دەبێ هەموو لاەنە هەر پێزدانی سەرەکی بێن بڕیار بدەن لەسەر ڕۆژی دیاریکردن و کارەکردنەوەی پەرلەمان بەڵام تۆ ئەگەر چواردەی مانگ بڕیارت داوە پەرلەمان کارا بکەوە یعنی دەبێ حیزب و لایەنەکانی تریش بێنە ژێر ئەمر و واقع و ئەو بڕیاری کە لایەنێک دایەوە دیان دوو لایەن دایوەتی پێم وایە چواردەی مانگ دیاریکردنی چواردەی مانگیش خۆی لە خۆیدا کارێکی دۆخەکەی لەوانێ ئالۆستر بکە دۆخەکە بەرەو شێوازێکی تر و بەرەو ناسەقامگیری بهاتن پێم وایە دەبواە لە نێوان لاەن و حیزبەکان و لاەنە هەر پێنجدانەکان بڕیاری کە کاراکردنەوەی پەرلەمان بڕیاری ڕۆژەکەی دراوە چکاتە ئێستا خۆ کۆمەڵ و گۆڕان بڕیاریان نەداوە لە بەشداری لە کاراکردنەوەی پەرلەمان بکەن لەوانەیە کۆمەڵ و گۆڕان پرۆژەی خۆیان هەیە تا ئێستا هەردوو لە متمانەیان نییە ئایا ئەو پرۆژەی کە ئەوان پێشکەشیان کردو ئایا جێبەجێ دەکرێت و زەمانت نییە بۆ جێبەجێکردنی پرۆژەی کەواتە دەکرێت دانیشتەکان بەڵێ کۆبوونەوەکان ئەنجام درێت دەشکرێتن لەگەڵ لایەنەکانی تر بەڵام گەیشتن بە ڕێککەوتنەکە پێم وایە خۆمان و کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژێکی ئێمە پێشکەشمان کردن ئەو پرۆژی کە یەکێتی باسی لێوە دەکا بە شێواز و میکانزمەوە هەبوونی گرێنتی بۆ ئەوەی وەزعەکە و دۆخەکە بەرە و ئاقارێکی ترادان ڕاتم پێم وە ئەو کات چارەسەر دەکرێتم بەڵام دەڵبێ بە جددی هەوڵی بۆ بدرێت دەبێت بە جددی کاری بۆ بکرێت بە جددی ئیشی بۆ بکرێت ناکرێت بەڕاستی هەر بە سحوبری سەروەڕەکە بێت. بەڵێ زۆر باشە بەڵام بەڕێزت پێ دوایە ئێستا کە لە بەردەم چواردەی مانگداین ئەوەیە کە ئەگەری بەهێزەوەی کە پەرلەمان بە پێنج لایەنە سەرەکیەکە کارا بکرێتەوە یاخود ئەگەریەوەیە کە مەسەرەن یەکێتی و پارتی دووقۆڵی پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە لەوانەیە سەخت بێ دوولان بتوانانی پەرلەمان کارا بکرێتەوە چکە ئێمە خۆمان دەزانین لە دۆخێکی زۆر هەموارداین لە وەزعێکی زۆر باری دۆخێکی زۆر ناخۆشداین چکە ئێمە هەم وەزعێکی دەرەکیمان بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە وەزعێکی خۆمان ئەبینی ئێستا وەزعێکی ئێستا لە کەرکووک ڕوئەدا لە مەندەلی ڕوئەدا ئەمە هەموو دەرهاویشتەی ئەو پەیامە و ئەو گفتەرانێکی ئێمە وەکو خۆمان لە هەرێمی کوردستان ڕاستی ئاراستی خەڵکەکەی ئەبینی لە مەندەلی کاتێکە عالەمی هەرێمی کوردستان دەشتێنرێ ئەمە کارێکی زۆر ڕاستی زۆر گەورەیە لەوانەیە جا ئەگەر بێت و دوو لایەن یان سێ لایەن چەند لایەنێک هەڵبستن بە کارەکردنەوەی پەرلەمان و بەبێ گەڕانەوە بۆ کۆمەڵ و گۆڕان پێم وایە هەم دیسان هەم خۆناشرینکردنە بەڕاستی لە ناو خەڵک هەم لەوانەیە ئەم کاتیش هەرچی گەندەڵی و هەرچی ناشەفافیت و هەرچی ئەم بارودۆخە خۆڵکێنرا و بکەوتە ئەستۆی ئەوانەی کە دانەی پەرلەمان کارا بکەنەوە چکە پەرلەمان کە پەکخراوە پێم وایە دەبێت ئەو لانەی کە پەرلەمانی پەخستووە دەبێت داوای لێبردن لە خەڵک بکاتن بۆچی پەرلەمانی پەخستووە جابێتن بۆ شێوازش پەرلەمان لە چواردەی مانگ ئیعلانی کاراکردنەوەی پەرلەمان دەوەکەوەی کە لە 25 مانگ ئیعلانی ڕفراندۆمیان کردووە کە بەبێ ئەوەی هەموو لایەنێک لەسەری کۆک بن. بەڵام بە بۆ چوونی ئێوە ئێستا کامیان زیاتر چاوەڕوان کراوترە ئەوەیە کە پێ دوایە کە ئەو چواردەی مانگ کە چوان ڕۆژی تر تا پێنجشەمەی داهاتوو هەر پێنج لایەنەکە بگەنە ڕێکەوتن بەو ناکۆکیانەی کە لە 2 ساڵی ڕابردویان بۆ لەسەر مەسەلەی کاری پەرلەمانیانەوە تا ئەو سیناریۆی بە زۆرینە پەرلەمان کارە بکرێتەوە. وەکو سەرەتا باسم کرد ئەگەر پەرلەمان کارەکردنەوەی پەرلەمان بە فڕتوفێڵ و بە نیوەچڵی و بۆ کاتێکی دیاریکراویان بۆ دەرکردنی یەک یاسایەک نەبێ ئەمە کارێکی چاکە و بەڵام بە مەرجێکی گرێنتی هەبێت تەوافقی سیاسی لەسەر ڕێکەوتنی سیاسی هەبێت لەسەر ئەم پرۆژانە ئەمە شتێکی زۆر گرینگە بۆیە ئێمە وەکو کۆمەڵ یان وەکو گۆڕان کە دەبینین داکۆچی لەسەر تەوافقی سیاسی دەکەینەوە بۆ ئەوی پێش بچینە ناو پەرلەمان و پەرلەمان کارا بکەینەوە ئێمە بەڕاستی گرێنتیمان هەبێت کە جارێکی تر نەگەڕێنەوە بۆ بارودۆخی بۆ سفرەکەی جاران ئەمە زۆر گرینگە چکە ئەمەی کە پرۆژەی ئێمە ئەوم پرۆژەی خۆمانە گۆڕانە پێم وایە هەموو لە خزمەتی وڵات و نیشتیماندا لە خزمەتی خەڵکدا جا ناکرێ لایەنێک بچی پەرلەمان کارا بکاتەوە بەبێ لایەنەکانی تر وەخۆ زۆر لە هەندێک لە لایەنەکان شەتە ئێستا بڕیاریان نەداوە ئایا بەشداری دەکەن بەشداری ناکەن لەبەر ئەوەی چکە پێم وایە ئەگەر هەر 5 لایەن پەرلەمان کارە نەکردنەوە ئەو پەرلەمانێکی ئیفلیس دەردەچێت و پەرلەمانێک دەردەچێت لەوانە بێتە جێگەی مشتومڕ و جێگەی تێبینی لەسەر ئەم پەرلەمانە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کەچەند ناوبڕێکمانێ دوای ناوبەرکە دەگرین وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک کورتتو دەگرین وڵاتان لەگەڵمان بێنەوە.
بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە هەڵشارەکە بگەڕم بۆ لای بەڕێز کە ئێستا لە کۆبوونەوەی یەکێتی و پارتی چواردەی مانگە 4 ڕۆژی تر دیاری کراوە. پێ دوایە دەتوانن لەم 4 ڕۆژەدا پەرلەمان کارا بکەن چکە پێشتریش کۆمەڵێک بەروار دیاری کرا بەڵام نەتوانرا کارا بکرێتەوە. لە ڕاستیا بۆ فشەخستنە سەر گۆڕان و کۆمەڵ چەند جارێک بەرواردانراوە بۆ ئەوەی گۆڕان و کۆمەڵ لانی کەم بێنە ژێرباری ئەو داواکارانەی کە پارتی ئێوێ یا بڵێن یەکێتیش بەشێکی هاوڕایە لەگەڵی. بەڵام لە کۆتا گفتوگۆکان بۆ ئاراستەیە گەشت کە دوهەمین کۆبوونەوەی گۆڕان و پارتی و دوهەمین کۆبوونەوەی پارتی و کۆمەڵ و دوهەمین کۆبوونەوەی یەکێتی خۆی کە بڕیار بوو بەبێ گۆڕان و کۆمەڵ لەگەڵ پارتیە ڕێککەوێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە وادەیەکی دیاری کراوە چکە پارتی فشاری لەسەر یەکێتی هەبوو چکە ڕێفراندۆم نزیکە بێتەوە بە یەکێتی هەڵۆسی خۆی یەکلایی کاتەوە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ڕازی نەبووە نوێنەری بۆ ڕێفراندۆم دابنێری هەتا پەرلەمان کاران نەکرێتەوە هەتا ئەو داواکارانی ئەمان هەیانە جێبەجێ نەکرێت. بۆیە مەکتەبی سیاسی یەکێتی لەژێر فشاری ئەنجومەنی سەرکردایەتی خۆی دوهەمین بژاردەی ئەوە بوو کە بەم حەوخاڵی هاتە لای کۆمەڵ و گۆڕان. کۆمەڵ و گۆڕان مەبدەئیان لەسەر خاڵەکان ڕازی بوون چۆ زۆرێک لە خاڵەکانی کۆمەڵ و گۆڕانی لەخۆگرتە بوو بەڵام کێشە لە نێوان هەروکوتمان لەسەر ئالەتی جێبەجێکردن لەسەر ڕێکەوتنی سیاسی پێشوەخت بووە کە ئەوان بەبێ کۆبوونەوە لەگەڵ پارتی بوو بەبێ پرسی پارتی نیانەتوانانی ئەم زمانە بن بەڵام ئێستا لە دوای کۆبوونیان لەگەڵ پارتی ئەتوانن ئەم زمانە بن بۆ ئەوەی کۆبنەوە بڕیار لەسەرەوە بدەن. بەڵام بەوە چونی جۆرێک لە پاشەش بۆچی مەسەرەن یەکێتی پرۆژە حوت خاڵەکەی دەگەێنێت بە بزوتنەوەی گۆڕان دەگەێنێت بە کۆمەڵی ئیسلامی بەڵام بەبێ و دوولایەنە بۆ نمونە چواردەی مانگ دادەنرێ بۆ کارەکردنەوەی پەرلەمان. ئەوە ڕێکەوتنی پێشوەختیانە من پێم وایە یەکێتی و پارتی پێشوەخت ڕێکەوتون و تێگەشتێکیان هەبووە بۆ ئەوەی ئەمان مەوعیدەدانێن بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەبێ کۆمەڵ و گۆڕانیش ئەگەرەکانیان داناوە ئەگەر کۆمەڵ و گۆڕان نەهات یەکێتی ئامادەیە لەگەڵیان کارێکاتەوە یەکێتی پێوتون بڵێ ئەمە ئامادەم
لەسەر ئێستا بژاردەی کتیەوە ئەگەر گۆڕان و کۆمەڵ نەبێ من پێم وایە ڕێکەوتون لەسەرەوەی بەبێ گۆڕان و کۆمەڵ پەرلەمان کارا بکەنەوە و ئەو کاتە هەڵوێستی گۆڕان و کۆمەڵ ڕوون ئەبێ و ئەو کاتە پێم وایە بژاردەی بەردەم گۆڕان و کۆمەڵ ئۆپۆسیۆن بوونە ئۆپۆسیۆنی پەرلەمانی و پێما ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئۆپۆسیۆنی ئەم جارە ئۆپۆسیۆنێکی زۆر قورسە بێ هەرێمی کوردستان لە بارودۆخی قورساژی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی ناوخۆیەوە لە ڕووی ئاشتواتی کۆمەڵایەتیەوە بۆیە ئۆپۆسیۆنێک لە سەردەمی 2009 هەبووە جیاواز لەم ئۆپۆسیۆنی لەم بارودۆخا دروستە بێ و حکوومەت و یەکێتی و پارتی بڕوا ناکەم بەرگەی بگرن چونکە شەقامیش تووڕەیە چونکە خەڵک بێزارە چونکە بژێوی خەڵک والیاتەوە بۆی ئۆپۆسیۆن بوون لە بەردەم کۆمەڵ و یەکگرتووە بە زەرری قورسی حکومڕانی هەرێمی کوردستان و پارتی یەکێتی ئەشکێتەوە. بەڵێ زۆر باشە بەڵام پێ دوایە ئەو ئێستاوەی یەکێتی و پارتی باسان لەوکی کەمڕۆ ئیتفاقیان لەسەر کردووە هەرە و حوت خاڵەکەی کە یەکێتی باسی دەکات بۆ نمونە هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم پاشەکە و دانانی سندوقی داهاتینە توغاز مەسەلەی دەستوری هەرێم سیستەمی سیاسی یاسای ڕیفراندۆم یاخود شتی دیکە لە پشت پەردە کە بۆ خەڵکی کوردستان ڕانەگەێنرا. لە ڕاستیە من پێم وایە لە ڕووی میدیاوە ئەو خاڵانەی کە پێشکەشکە بە پارتی کراوە پارتی مەبدەئیەن ئیعلانی کردو قبوڵێتی بەڵام لە پشت پەردەوە من پێم وایە ڕێکەوتنێک لە نێوان کێشە گەورەکە لە دوای ئەمە ڕوئەدا ئەویش ئەوەی ڕێکەوتنێک لە نێوان پارتی و یەکێتی هەبێ بۆ دواخستنی هەڵبژاردن بۆیە گۆڕان پێی وایەوە کۆمەڵیش هاوڕایە لەگەڵی کە بێ هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێت چونکە هیچ بیانیەک نییە بۆی هەڵبژاردن دەکرێت چ لە ڕووی دۆخی ئەمنیەوە چ لە هەموو بارودۆخێکەوە ئێمە بارودۆخمان لە ڕووی ئەمنی ئەمانە لە عراق باشترە بۆیە کاتی ئەوەی هەڵبژاردن هەموو کاتی لە کاتی خۆیان کە پرۆسی سیاسی بەردەوام بێ و من پێم وایە ڕێکەوتنێکی ژێربەژێر ئەگەر ڕانەگەێنرابێ ئەمە هەیە بەڵێ بە بۆچینی من هەیە بۆ درێژکردنەوەی تەمەنی بۆ درێژکردنەوەی پەرلەمان و لە هەمان کاتە ئۆتۆماتیکەن پەرلەمان درێژ کرایەوە سەرۆکاتی هەرێمیش ئۆتۆماتیکەن کارەکانی بەڕێکە تا هەڵبژاردنی داهاتوو چونکە ئەو بیانوە شەرعیە قانونی کە ئێمە پێمان وایە ناقانونیە و پێمان وایە دەسەڵاتی ئەنجومەنی شورانیە کە ئەم تەفسیرە بک بۆ مانەوەی سەرۆکیێرم و پێمان وایە سەرۆکیێرم ئێستا جێگاکەی ناقانونیە و پێم وایە بەو شێوەیە ئەیانەوێت درێژەی پێ بدەن و پەرلەمان کار بکەن و لێرەوە کێشەکە تێڕوانی یەکێتی لێرەوە یەکلایی ئەبێتەوە ئاخۆ ئەو لەگەڵ درێژکردنەوەی پەرلەمانە بۆچی ئەسبابەکانی چین هۆکارەکانی چین بۆیە پێم وایە نزیکەی ڕێکەوتنێکی ژێربەژێر بێ بۆ درێژکردنەوەی پەرلەمان بۆ نزیکەی 2 ساڵ و بێبەشکردنی مافی خەڵک لە گۆڕانکاری چونکە لە ڕاستی ئەگەر بێتە سەر پرەنسیب کاتی خەڵک دەنگەدا بۆ پەرلەمانێک بۆ 4 ساڵیدا ئەو دەسەڵاتی پێ نەدا بڕۆ تەمەنی خۆی درێژکاتەوە بۆ ئێمە ئەشکالێتێک لە نێوان خەڵک و متمانەبوون خەڵک بە هەڵبژاردن دروست زۆر باشە بەڵام ئێستا پرۆژەکەی یەکێتی گۆڕانکاری تێدا لە دەستەی سەرۆکایەتی کە پێشتر کۆمەڵ و گۆڕان داوان دەکرد کەم دەستێوە خۆی دەست بەکار بێتەوە پرۆژەکەی ئەوان ئەوەی تێدایە لە ڕاستی ئەوان پێم وایە سکرتەری پەرلەمان ئەگۆڕن چونکە یەکێتی نیشتمانی پێی وایە کە ئەو ئستحقاقی ئەو بووە لە کاتی خۆی وەری نەگرتووە بۆ بە شێوەیەکی کاتی دراوە بە ڕێزێکی کۆمەڵ و ئەوی تر هەڵوێستی کۆمەڵە ئەمە چۆن وەرەگرێ بەڵام یەکێتی پێی وایە ئەمە بە حاڵەتێکی کاتی دراوە پێی بۆ دۆخێک دراوە پێی کە یەکەتی پێیوانە بوو بێتە ناو سەرۆکاتی پەرلەمان و کار لە ناو سەرۆکاتی پەرلەمان کە دیار ئامانجی هەڵبژاردن بۆ ئامانجی ئەو کاتە بووە کە ڕێکەوتنەکان نەگەشتووە بەم ڕادەیە بەڵام ئێستا من پێم وایە گۆڕانکاری لە سکرتێری پەرلەمان ناکەن و سەرۆکاتی پەرلەمان وەکو من بیستمە بەپی زانیاریەکان ئەگەر بێت و پەرلەمان کارا بکەن و گۆڕان و کۆمەڵیش نەڕوە جێگای سەرۆکی پەرلەمان بە بەتاڵی بهێڵنەوە و ئەو کاتە ئەبێ گۆڕان و کۆمەڵ مووقیفیان هەبێ و سکرتێری پەرلەمان و سەرۆکی پەرلەمان ئەو کاتە هەڵوێستێکی تریانە بێ و گۆڕان و کۆمەڵ وەک بەشداری ساگەر لە قۆناغ یەکەم سکرتێری پەرلەمان بگۆڕدرێت لە بەرژەوەندی و پرۆژێدا کە مەسەلەن باشکردنی بژێوی خەڵکو و ئەو پرۆژەی کە کۆمەڵ و گۆڕان هەیەە دەتوانن ناو پەرلەمان یاخود زیانیان لێ دەدات لە ڕاستە خۆی سەرۆکاتی پەرلەمان ئەگەر بێت و هاوسەنگی لە سەرۆکاتی پەرلەمان گۆڕانی بەسەرا بێت و ئەگەر بێت و یەکێتی و پارتی ئیتفاقەیەکیان هەبێت چونکە لە سەرۆکاتی پەرلەمان بە زۆرینە بەرنامەی کاردان و پێشتر کە سەرۆک و سکرتێری پەرلەمان لە زۆر شت ڕەنگە هاوڕا بوون و بەرنامەی کارەکان بۆ شۆ ڕۆشتووە کە ڕۆشتووە بەڵام ئێستا ئەگەر گۆڕانکاری بەسەرا بێت ڕەنگە گۆڕانکاری لە بەرنامەی کاری ڕووبدا چونکە ئێمە لە سەردەمی 2009 لە سەردەمی ئۆپۆزیسیۆن تەجروبەیەکی خراپمان لەگەڵ ئەمە هەبوو کە سەرۆکاتی پەرلەمان پرۆژەکانی ئێمە نەخستە بەرنامەی کارەوە و زۆر تعتیلی ئەکرد و زۆر جار بەناوی زۆرینە و کەمینە و پرۆژەکانی ئێمە ڕەدەکردەوە
یا بە زۆرینەی ژووری یاسای ڕەدیە کردەوە و ئەگەر بێتەوە ئەم جۆرە عقلێتە بێتەوە ئارا بۆ کارکردن و ئەو کاتە یەکێتی و گۆڕان و کۆمەڵ ئەگەر ئەو کاتە ئەعلانی ئۆپۆزیسیۆن بکەن لە ڕاستیا پێم وایە بۆ پرۆسی سیاسی و بۆ حکومڕانی مەبەستمەوە ئێستا بوون ئەگەر سکرتێر بگۆڕدێت سەرۆکی پەرلەمان بەتەنیا ناتوانێت ئەو پرۆژەیە کە دەیانەوێت بیخەنە بەرنامەی کارەوە لە ڕاستە خۆی بە عرف وا هاتووە کە بە زۆرینەی سەرۆکاتی پەرلەمان بەرنامەی کاردانرێ یا بە زۆرینەی ئامادەوانی پەرلەمان شتێک ئەخرێتە بەرنامەی کارەوە و سەرۆکی پەرلەمانە بێ بیخاتە بەرنامەی کارەوە لە دانیشتنەکانە. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت پێت وایە چ کاتێک دەبێت کۆمەڵ و گۆڕان بەشداری لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان بکەن لە کاتێکدا چۆن کارە بکرێتەوە؟ پرسیارەکەت نەگەیشت. پرسیارەکەم ئەوە بوو کە ئێستا کە چواردەی مانگ دانراوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەبێت هەم کۆمەڵ هەم گۆڕان چ کاتێک بەشداری کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بکەن کە چۆن کارا بکرێتەوە؟ مامۆستا بەڵێ پرسیارەکەمان ئەو پێت وایە چ کاتێک دەبێت هەم کۆمەڵ هەم گۆڕان بەشداری کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بکەن کە چۆن کارا بکرێتەوە؟ پێمان وایە دەبێت کۆمەڵ و گۆڕان ئەو کاتی پشتگیری کاراکردنەوەی پەرلەمانکەوە کە باسم کە سەرەتا دەبێت گرنگتیەک هەبێ بۆ کە پەرلەمان بەڕاستی بەگوێرە ئەو یاسا و قانونانێکە پەرلەمان دەری ئەکا دەبێت هەموو جێبەجێ بکرێت دەبێت چاودێرێک بێ و مڕاقب بێ لەسەر هەموو دام و دەستگاکانی حکوومەت و پێمان وایە نابێ هیچ شتێک هێڵی سوور بێ لەبەردەم پەرلەمان دەبێت لێپێچینەوە لە حکوومەت بکە دەبێت لێپێچین لە وەزیر بکە لە مدیر و لە محافظ و لە هەر کەسێکە بەڕاستی لە دام و دەستگاکان کار دەکات ئیش دەکات چکە ئێمە پێوانەوە دەبێت بەلایانی کەم وەکو حکوومەتی عراقی مەسەیری حکوومەتی عراقیەکەم بەلایانی کەم لەو هەموو زمان و ڕەگەز و لەو هەموو چین و نەتەوە پێکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە پەرلەمانێکی کارە و ئەتوانێت وەزیر لا بە ئەتوانێت بەرپرسان سزا بدا لەسەر گەندەڵی ئەتوانێت کۆمەڵێک لە خەڵک لا بە لەسەر وەزیفەی خۆیان کاتێک کە ئەزانن کە گەندەڵی دەکرێت کە ناشەفافیت هەیە لە کارەکاندا پێمانەوە دەبێت پەرلەمان لەسەر ئەم ماستە و لەسەر ئەم شێوازە بەردەوام بێ بەڵام ئەگەر پەرلەمانێ بێ وەکو باسم کرد بیانەوێت تەنها یاسایەک بە پەرلەمان دەرکەن بۆ ئەوەی حەق و مافێک بۆ پشتگیریکردنی داوایەکی خۆیان پێم وایە پەرلەمان کارە نەکرێتەوە باشە لەوەی کە پەرلەمانی کارە بکرێتەوە دوای یەک دوو مانگی دیسان تعتیل بکرێتەوە یان دابخرێتەوە وەکو ئەوەی کە ئێمە دیبینین. بەڵێ زۆر باشە بەڵام ئێستا بە بۆ چوونی ئێوە ئێستا بە تایبەتی پارتی کە پەلەیەتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان تەنها بۆ پەرلەمانی دەوێت کە بۆ مەسلەی ریفراندۆم پەرلەمان کارا بکرێتەوە؟ من بەڕای من بەزم بۆ مەسلەی ڕیفراندۆمە ئەگەر ئێمە بێت و بینە سەر ڕاستی و حەقەت کە دەمەکە دی باسمان کرد تو چواردەی مانگ ئەگەر بێت و نیەتێکی سافیان هەبێ هەموولایەن بە تایبەتی ئەم دوولانە زۆر بە تەواتی ئەتوانن ئەم وەزع بارودۆخە بگۆڕن بۆ وەزعێکی تر بۆ بارودۆخێکی باشتر و بۆ ئەتوانە هەموو کێشەکان چارەسەر بکەن بەڵام بەڕای من تەنها بۆ یەک مەبەستە ئەنوێ پەرلەمان کارا بکرێتەوە ئەنوێ پەرلەمان بۆ دەرکردنی یاسای ڕیفراندۆمە بۆ پاڵپشتکردنی ئەم پرۆژەیە کە لە بەردەستی خۆیانە کە پرۆژەیەکە پێمان وایە پرۆژەیەکی بە حیزبیکردنە یان ئەوەتە پرۆژەیەکە بەڕاستی زیاتر بە شخصیکردنە بۆیە پێم وایە پەرلەمان تەنها بۆ یەک مەبەستیان هەوڵ دەدرێت کارە بکرێتەوە ئیش بۆ مەسەلەی پشتگیریکردنی ڕیفراندۆم و دەرکردنی یاسای ڕیفراندۆمە. بەڵێ کەواتە بە بۆ چوونیەوە ئەگەر بەر لە کاراکردنەوەی پەرلەمان بۆنمبەر لە چواردەی مانگ ئیتیفاقی سیاسی نەکرێت لەسەر چۆنیەتی پێ وایە نابێت بۆ نمونە گۆڕان و کۆمەڵ کە بەرچاویان ڕوون نەبێت نابێت بەشداری ئەم جۆرە سیناریۆیانە بکەن کە ئێستا لە ئارادەم بۆ کاراکردنەوەی پەرلەمان؟
پێم وایە ئەگەر بێت و تەوافقێکی نیشتیمانی یان سیاسی لەسەر نەکرێت لەسەر ئەم بابەتە کۆمەڵ و گۆڕم بەشداری نەکەن لە کاراکردنەوەی پەرلەمان و ئەتوانن وەکو معارزە و معارزەیەک بمێننەوە پێم وایە ئەو کات بۆ خۆیان کاتێککە پارتی یەکێتی و هەیان هەر لانێکی تر لەگەڵیان پەرلەمان کارە دەکاتەوە پێم وایە بۆ خۆیان دەبێ ئەو بارودۆخێکە ئەوان دەیانەوێت بۆ خۆیان تووشی هەر کێشەیەک هەر گرفتێ بوون بۆ خۆیان تحملی ئەم کێشە گرفتانە بکەن بەڵام ئەگەر بێت کۆمەڵی ئیسلامی و یەک گۆڕان بستە ناو پرۆژەی وان و بەبێ ئەوەی تەوافقێکی سیاسی هەبێت پێم وایە ئەوە خۆکوشتنە و پێشم وە زرمەندێکی زۆر دەبن و کۆمەڵ و گۆڕان و لەوانەیە متمانی خەڵکیش لە دەستدان لەوانەیە خەڵکیش ئیتر هیچی تر بەڕاستی چاوەڕانیان لێ نەکاتن و ئەو ئومێدی کە خەڵک پێیان هەیە بەڕاستی خەڵی لێیان بێ ئومێد بێ بەڵێ سوپاس دەکەم کاکتشەکە بگەرم وڵای بەڕێز پێ دوایە دەبێت هەم گۆڕە هەم کۆمەڵ بەر لە چونەنە پەرلەمانەوە چی بکەن یاخود چۆن بەشدار بن لە ڕاستی ئەگەر گۆڕان و کۆمەڵ بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان میکانیزم وەرنەگرن وە زمانێکی تەوافقێکی سیاسی میکانیزمەکە چێ بۆن ئالێتەکان مەسەلەن چی بکرێتە پێش چۆنی و چ زمانێک و کات و زمانی بۆ دامنرێ بابەتانی کە بەڵێ ئەو بابەتانی کە پێشنیار کراون ئەو خاڵانی کە گۆڕان و کۆمەڵ پێشنیاریان کردووە یەکێتیش بەشێکی لەناو پرۆژەکەی خۆی تەبەنی کردووە و کۆمەڵ و گۆڕانیش ئەو حوخاڵی یەکێتیان مەبدەئیان تەبەنی کردووە بەڵام جیازەکە لە نێوان میکانیزمەکەی ئەگەر بێت و میکانیزمێک دانەندێ و ئیتفاقێکی سیاسی پێشوەخت نەکرێ لە ڕاستیە چوونەوە ناو پەرلەمان بۆ گۆڕان و کۆمەڵ زۆر قورسە و لەو کاتە یا ئەبێ داوای هەڵبژاردن بکەن لە کاتی خۆیان و پەرلەمان هەر کاران نەکرێتەوە یا ئەوە ئەگەر ئەوان هەر کاریان کردەوە ئەبێ گۆڕان و کۆمەڵ بشنە بەرەی ئۆپۆزیسیۆن و داوا بکەن هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بە دەنگی و خەریتەی سیاسی هەرێمی کوردستان بۆ نمونە ڕێکەوتن لەگەڵ بەتایبەتی پارتی کە ئێستا داوای یاسایەک دەکات بۆ ریفراندۆم ینی پێ دوای ئەولەویات دەبێت کامیان بێ بۆ نمونە ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە بەنسبەت خەڵکی کوردستان ئەولەویات کامێ بەڕێی شخصی من پارتی لە سەرەتا هەر پێویستی بە کاراکردنی پەرلەمان نەبوو ئەی بۆی چی ئێستا پێویستی بە لەبەرەوەی یەکێتی فشارەکە لەبەرەوەی ئەبێ لە یاسا فشاری ناوخۆیی لەسەرە فشاری یەکێتی لەسەر فشاری گۆڕانی لەسەر کۆمەڵی هەموو لایەنەکانی لەسەر کابێ ئەمە شتێکی نایاساییە و ئەمە لە کۆبوونەوەی حزبیە بڕیان نادرێت لەسەر ریفراندۆم بکرێ و یاسا کتاب بەناوی سەرۆکی هەرێمەوە بە هیچ دەسەڵاتی یاساییت نەبێت کتاب بنێری بۆ کۆمیسیۆن بڵێ بەم ڕێکارانە تۆ بکەیت لەبەرەوە ئەو بڕوای بەوە نەبوو هەر پەرلەمان کارا بکرێتەوە پێوە بۆ ریفراندۆمەکە بەبێ پەرلەمانیش ئەکرێ و پەرلەمانیش هەبێ و نەبێت لە تەسلیحاتەکانیان دیارە بۆیە ئەم لە ناچاری بۆ کۆدەنگی چونکە ئەو هەنگاوانەی کەنای لە ئاستی ناوچەی لە ئاستی دەرەکی بۆی دەرکەوت وڵاتانی دنیا و ناوچە چاویان لەسەر ئێرە و ئاگاداری ئێرن کە کێشەی ناوخۆی هەیە لە هەرێمی کوردستان بۆیە پارتی کە نەتوانێت بڵێن کێشەی ناوخۆی چارەسەر کە چۆن دەتوانێت ریفراندۆمێک بۆ سەربەخۆی وڵاتێکی سەربەخۆی دادپەرۆر و دیموکراس دروستکە بۆیە ئەمانە فشار بوون لەسەریەوە بەشێ لە فشارەکانیش مەرجەکانی یەکێتیش دەژێر کاریگەری قاعدەی خۆی و دەنگدەری خۆیان بوو کە ڕازی نەبوو بچێتە ژێرباری ئەم ریفراندۆمە بۆیە ئەمە وای کرد کە پەنابەنەوە پەرلەمان کارا بکاتەوە ئەگینا بەڕای من ئەم ریفراندۆمە پێم وایە ئەنجامێکی وا نابێ بۆ بەڵام ئێستا کە دەیانەوێت پێ دوایە بوونمە پەرلەمان تەنە بۆ ریفراندۆم کارا بکرێتەوە یعنی تەنە ئەو 25 زینۆ ئەو وادەی دیاری بکات و یاسای بۆ دەربکات خۆی لە ڕاستە پارتیە رەمەیەوێ ڕەنگە ئێستا هات بێتە ژێر ئەوەی کە مەرجەکانی کە قبول بکات لە پێناوی ئەمەی بۆ بکرێ ئەمە بابەتێکی ترە بێت ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرێ بەڵام لە ڕاستیەکە پەرلەمانێک بۆ شتێکی بەستەن هەبوو ئەمە بکرێت کارە نەکرێتەوە باشترە چکۆی یانزێمە مانگی یازێم هەڵبژاردنمان لە پێشە با لە ئێستاوە خۆ ئامادە بکرێ بۆ هەڵبژاردننی داهاتوو لە هەڵبژاردننی داهاتوو هاوڵاتیان بێنە سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەن بۆ لیستە سیاسی کە تەبەنی پرۆژەکانی ئەکە تەبەنی خەونەکانی ئەکە بۆی خەریتە سیاسی کوردستان گۆڕانێکی کێ بەسەرا بێ و لە داهاتوو بە ئیتفاقی سیاسی خەریتە سیاسی نوێیەکە جارێکە حکومڕانی هەرێمی کوردستان دابڕێژێت بەڵام بۆ چواردەی ئەم مانگە کە پارتی ویشتی دایان ناو ئێمە پێ دوای ئەگەرە بەهێزەکە کامێ ئەگەر بەهێزەکە ئەوەیە پارتی وێکێتی ئەگەر دوای دوو بەیانی گرنتی و زەمان نەدەن بە گۆڕان و کۆمەڵ لە ئالێتەکەی لە پێش ئیتفاقی سیاسی بۆی بشتن ناو پەرلەمان ئەگەر گۆڕان و کۆمەڵ نەڕۆن ئەگەرەکە وایە ئەوان پەرلەمان کاراکەنەوە وەگەڵام دەتوانن بۆ نمونە پەرلەمان کارا بکەنەوە پێویستی بە چەندە بۆ نمونە کاراکردنەوەی لە ڕاستە پێویستی بە زۆرینەی پەرلەمانیە بەڵام ئەشکالەتێکی قانونی ئەوش لە سەرۆکاتی کێ بەرنامەی کاردانێ بێگومان ئەوەش دانیشن جۆرێک مەتاقێتی تایە کە پێچێ شێوازێکی خۆیان بە ئارەزی خوان بۆی بدۆزنەوە گەنە بەبێ سەرۆکاتی پەرلەمان
بەرنامەی کار بۆ کۆبوونەوە زەحمەتە بەڵام بە زۆرینەی پەرلەمانی دروستی ئەەکەن و ئەگەر ئەو کاتە وای بکەن ئەو کاراکردنەوەکەش شەرعەتەکە ئەکەوێتە ژێر پرسیارەوە بە شێوازەکە ئەکەوێتە ژێر پرسیار لە ڕووی شکڵەوە ئەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە بۆ ئەوان عملیەکە قورسایەکی زۆری تایە بەڵام بۆ دوو ڕۆژیکە ئەگەر بێت و ئەوان گۆڕان و کۆمەڵ ڕازی بکەن و بە مەرجەکانی ڕازی بن ئەو کاتە پێک بچێت پەرلەمە ئاسانترە بێ و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی جوانترە بینرێ و خەڵک متمانەی بە پەرلەمان بە دەنگدان دروستە بێتەوە ئەگەر نا ئەو کاتە خەڵک متمانەی بەمە نابێ ئەو کاتە گۆڕان و کۆمەڵ دوو بژاردان لە بەردەستە یا ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختە بن لە پەرلەمانە یان داوای هەڵبژاردنەکەن لە کاتی خۆیان بۆ ئەوەی دوای ئەمە بە شێوازی بێنەوە ناو پەرلەمان بەڵام بە بۆ چین تو ئەگەرە بەهێزەکەرەوە ببێ گۆڕان و کۆمەڵ کارا بکرێتەوە من ناتوان بڵم ئەگەرە بەهێزەکە من ناتوان کۆبوونی دووسبەی نازام چی بەڵام ئێستا پێویستیان بە چەند پەرلەمانتارە بۆ کاراکردن لە ڕاستیە 50 زائیدیەکە یعنی زۆرینەی پەرلەمانی زۆرینەی سادەیە ڕەنگە هەنێ یاسا بە تهدید کرابێت دوو لەسەر سێ بێ یا مەسەلەن بە دەکەس پرۆژەیە تەقدیم کە ئەوانە هەموو وردەکارین بەڵام بۆ ئەوەی تۆ پەرلەمانێک نیسابی قانونی تەواو بێ 50 زائیدێکی پێویستە بەڵام ئەشکالەکە لەسەرەوەی سەرۆکایەتەکە کێ بەردامی کاردار ئەگەر دوو لە ئەندامانی سەرۆکایەتی لە سەرۆکاتی پەرلەمان نەبوون جێگر بەتەنێ ناتوانێت بەرنامەی کاردانێ ئەبێ شێوازێکی کەی بۆ دۆزنەوە کە ئەو کاتە پرۆسەی بەڕێوەبردنی دانیشتەکانیش ئەخاتە ژێر پرسیارەوە کە بە شێوازێکی ناقانونی یعنی ئێستا لە پەیڕەوی ناوخۆ دانهاتووە کە بۆ نمونە ئەگەر سەرۆک و سکرتێر بەشدار نەبوون چۆن بەرنامەی دانیشت لە ڕاستی ئەگەر سەرۆک هەبوو سکرتێر ئامادە نەبوو ئەکرێ سکرتێرێکی موقت هەڵبژێرێ بۆ بەڕێوەبردنی بەڵام بەرنامەی کار سەرۆکاتی ئەبێ دایبنێ و سەرۆکی پەرلەمان ئەگەر حزوری بێ بەدای بدێ و سەرۆکاتی پێویستی بە زۆرینەیە لە سێ کەسە دوو کەسی بەرنامەی کار ئیمزا بکەن دای بنێن یا هەرچێکە پێکەوە دای بنێن بۆیە ئەم ئەشکالەتە دروستە بێ ئەمەش ئەشکالەتی قانونیە لە کارەکردنی پەرلەمان بەبێ گۆڕان و کۆمەڵ کە تووشیان کە سەرۆک لای گۆڕانە و سکرتێرش لای بەڵێ دو پرسیام زۆر بە کوتێستا ئەگەر لە خۆناغی کەمەوەی بەڕێزوت ئەگەر سکرتێر بگۆڕن مانەوەی سەرۆکی پەرلەمان دەتوانێت بە تەنیا بۆ نمونە ئەو داواکارانی کە کۆمەڵ و گۆڕان هەبوو بیان خاتە بەرنامەی کارەوە لە ڕاستی ئەو ئەبێ ڕێکەوتنی سیاسی بکرێت پێش ئەوەی بچنە پەرلەمان ئەوەی کە گۆڕان و کۆمەڵ داواکە ئەو ڕێکەوتنە سیاسیە چونکە ئەو کاتە پەرلەمان دەنگی پەرلەمانتاران تحکم بۆ کات سەرۆکاتی پەرلەمان تەنها ئیدارەی جەلسەکە بەڵێ بەڕێز دڵشاد حسێنە ناوی پێش پەرلەمان زۆر سپاس بۆ وەرەستان کە لە سۆدی سەرکی لەگەڵمان بەرە زۆر سپاس بۆ بەڕێز سعید تەرکی ئەندامی سەکرتاریاتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامەیەکی تر خواتان